خۆشەویستەکانم کاتی هاتنی قیامەت شتێکی نەزانراوە. خوای پەروەردگار خۆی نەوێ کەس نایزانێ. لە حەدیثەکەی جبریل عليه السلام پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کەوا کاتی قیامەت کەیە، فەرمووی ئەو کەسەی کە پرسیارەکەی لێکرێ لەو کەسە زاناتر نییە کە پرسیارەکە ئەکا. یعنی منی شەرەوەی تۆی لێزانم، خوا نەوێ کەس لی نازانێ، کەس نازانێ قیامەت کەی دێ. مەوعیدەکەی لای خوای پەروەردگارە، بەڵام هەندێک نیشانەی هەیە قیامەت، هەندێک نیشانەی هەیە زانایان زۆریان لێ باس کردووە، زۆر لەو نیشانانە باس کراوە. من خۆشم لە کتێبی وختەی بیر و باوەڕ و عەقیدە لە بەشی ئیمان بە ڕۆژی دواییە لەوێ زۆرێک لەو نیشانانەم باس کردووە. من لێرە حەدیثێکتان عەرزەکەم دەربارەی یەکێک لەو نیشانانە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم: إن بين يدي الساعة أياما إن بين يدي الساعة أياما يرفع فيها العلم وينزل فيها الجهل. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە پێش هاتنی قیامەت ڕۆژانێک دێن زانست و زانیاری تیا نامێنێ، یعنی علومی شەرعی تایە لاوازە بێ، جهل و نەفامی وينزل فيها الجهل، يعني جهل و نەفامی تایە بربڵاو ئەبێ، ويكثر فيها الهرج و کوشتاری تایە زیادەکە. لە حەدیثەکەی معقیل بن يسار هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: العبادة في الهرج كهجرة إلي. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم عیبادەت کردن و خواپەرستی لە زمانی کوشتارە، لەو زمانەی کە کوشتن زۆرە بێ، وەکو ئەوە وایە هیجرەت و کۆچ بکەی بۆ لای من. یعنی ئەگەر کەسێک لەو ڕۆژانەی کە کوشتار تایە زیاغەکە، کوشتار لە سنوور دەرەچێ کە خەڵک لە خۆڕایی یەکتری ئەکوژن، لەسەر شتی بچووک و هیچ یەکتری ئەکوژن، ئەگەر ئەو ڕۆژانە هات و تۆ خەریکی عیبادەت بی، خەریکی خواپەرستی بی، وەک ئەوە وایە هیجرەت و کۆچت کردبێ بۆ لای پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم. جا من و تۆی مسلمان پێویستە لەم ڕۆژانە زیاتر و زیاتر خواپەرستی بکەین و زیاتر و زیاتر هەوڵ بدەین شارەزا ببین لە ئاینەکەمان، لە دینەکەمان، مەجالیسی علم بگرن، دەست بگرن بە عولەما و عوبادەوە، ئەو زاناخواناسانەی کە ڕێگای خواتان پیشانەدەن.